بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تاوکێس عێراق 320 میلیارد دینارەکەی بۆ هەرێم نەناردوو حکوومەت هەرێمی کوردستانیش بڕی 413 میلیارد دیناری لە بەردەستدا کە بەشی لە سەدا 56 موچەخۆران دەکات بەڵام تاکو ئێستا دابەشی ناکە ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش باس لەوە دەکات لە ئێستا لە سەدا 26 داهاتینەوت بۆ خەزێنەی وەزارەتی دارایی دەگەڕێتەوە ئەم شەو لەگەڵ بەڕێز ماوەس ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق باز لە دۆخی دارایی عێراق و هەروەها کێشەی موچەی فەرمانبەران و هۆکاری دواکەوتنی 320 میلیارد دینارەکەوە لە بەغداد دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. حکوومەتی هەرێم بڕی 413 میلیارد دیناری لە بەردەستدا بەڵام دەست بە دابەشکردنی موچە ناکات. حکوومەتی هەرێم بڕیاری داوە موچەی مانگی 4 بە لێبڕینی لە سەدا 18 دابەش بکات. بەمەش 413 میلیارەکەی بەردەستی بەشی لە سەدا 56 موچەی موچەخۆران دەکات. جێگری سەرۆکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش دەڵێت حکوومەت بۆ دابەشکردنی موچە چاوەڕێی ناردنی پارەکەی بەغدایە. بەم شێوەی خوارەوەیە کە بۆ ئەم مانگە موچە تاوەکو ئێستا نەدراوە. بەڕێزان موچەی مانگانەی حکوومەت هەرێمی کوردستان 894 میلیارد دینارە. حکوومەت بڕیاری داوە 18% لێبڕینی هەبێت دەکاتە 161 میلیارد دینار. باقی پارەکەی 733 میلیارە. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەو بەشەی کە دەکەوێتە لای حکوومەتی هەرێمی کوردستان 413 میلیارە حازرە موچەکە بدەین. بەڵام باقی کە ئەو ڕێکەوتنە نووسراوەی کە کراوە لەگەڵ حکوومەتی عێراق مانگانە 320 میلیارد بنێرت نەهاتووە. چاوەڕێی ئەوەی عێراقەکەین بۆی لەگەڵ ئەوەی هەرێمی کوردستان پێکەوە ببەسرێتەوە. بەهۆی گەندەڵی لە داهاتەکان و شکستی حکوومەت لە دابینکردنی موچەخۆران سەرگەردان بوون نازانن کەی شایستە دارایەکانیان پێدەدرێت. پەرلەمانتارێکی کۆمەڵی ئیسلامیش دەڵێت حکوومەت بە یاساشکێنی و میزاجەوە موچە دابەش دەکات. یەکێک لە هەرکەسەرەکیەکانی پەرلەمان بابەتی یاسای بودجەیە کە حکوومەتی هەرێمی کوردستانە بێ پابەند بێ بە دانانی یاسای بودجەوە لە سەرەتای هەموو مانگێکی دەی هەموو ساڵێکە پرۆژەی خۆی بنێرێتە پەرلەمان بۆی پەرلەمان پەسەندی کە ئێمە لە ئاخیری مانگی نوێن تا ئێستا دیار نییە کە حکوومەت پابەند دەبێن بە مەرگەوەیان نەخێر وەکو 7 ساڵی ڕابردوو پابەند نابێت بە دانانی بودجە. طبعاً دوو قازانجی زۆر گەورەیە کە وڵات کاتێکە بودجەی هەبێ. یەکەم ئەرکی پەرلەمان و پەرلەمانتاران لە چاودێری حکوومەت زۆر ئاسانەکە ئێمە ئەزانین چاودێری چیەکەین ئەزانین سەرپێچی لە چیا هەیە و دوام بودجە و خەرجی هەم داهات هەم خەرجی حکوومەت ڕوونە بێ. بەداخەوە ئێستا لە کاتی نەبوونی یاسایە وای لێ هاتووە حکوومەت موچە بە میزاج دابەشەکە. گەندەڵی لە داهاتی نەوت و خاڵە سنووریەکان بەردەوامە. پەرلەمانی کوردستان تاوەکو ئێستا نەیتوانیوە حکوومەت پابەند بکات بەوەی کۆتایی بەستەمکردن لە موچەخۆران بهێنێت. ئەندامێکی لیژنەی داراییش ڕایگەاند ناکرێت موچە نەدرێت بەڵام بەرپرس هەیە شەوانە 1 ملیۆن دۆلاری بە قاچاقچێتی دەست بکەوێت. لە 6/12 ژمارەی یاسایی بە پشتبەستن بە راپۆرت داوای دانیشتنی کرد لەسەر خاڵە سنووریەکان قاچاقی گەندەڵی دزی لەو ساتەوە تا ئێستا هەموو شەوێ زیاترەکە. هەر دوێنێ شەو لە یەک خاڵی سنووری 300 بار بە قاچاقی داخل کراوە. بەرپرس ناکرێت لە شەوێکان ملیۆنی دۆلاری دەستکەوێت بەڵام 500 هزاری موچەخۆر نەدرێ. داوای دانیشتنی پەرلەمانمان کرد 5 مانگە بێت لەسەر دۆسیەی نەوت و پێداچوونەوە بە خەرجەکانی نەوت 5 مانگە بێ ئەم نەکراوە کە لە ئێسادا تەنیا لە 126 داهاتی نەوتە گەڕێتەوە بدرێت بە موچە. ناکرێت 822 کۆمپانیای نەوتی تەسجیلن باج نەدەن بەڵام خەڵک موظف موچە وەرنەگرێ. بۆیە ئەوەی کە ئێستا موچە نییە 40 ڕۆژە و ناشزانریەکەی ئەدرێ بە لێبڕینەوە نەتیجەی ئیهمالکردنی ئەم دانیشتانە بوو کە ئامانە دەبوون لەسەر خاڵی سنووری و من گەشتومەتە خەریکەکەمە قەناعەتی هەموو ئەم قاچاقی بە ئیتفاق بکرێت. حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی مانگی 4 چاوەڕێی ناردنی پارەکەی بەغدایە. ئاماژەکانیش بۆ ئەوە دەچن لەم ساڵدا حکوومەت 2 موچەی دیکە بە لێبڕینەوە دابەش بکات. بەمەش لە 2020 حکوومەت 7 موچەی فەرمانبەران نادات. بەشێکیش لە شارەزایانی ئابووری دەڵێن لە هەرێم کێشەی نەبوونی داهات نییە بەڵکو کێشەکە بەردەوامی گەندەڵیە. ئەگەر نادەتوانرێت بەبێ پارەکەی بەغدا مانگانە لە کاتی خۆیدا موچەی تەواو بدرێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا بەخێر بێن سوپاس مامەدەبوونتان زۆر سوپاس ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین دۆخی دارایی عێراق چۆن و بۆچی دابەشکردنی موچەی مانگینۆ ئەم جارە دواکەوتووە بەنای خۆی بەخشندەی میهرەبان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ کەناڵی پەیام لە ڕاستیدا دۆخی دارایی عێراق لە خراپترین دۆخیایەتی ئەگەر هەر وڵاتێک ئینهیاری کردبێ لەسەر شەڕی ناوخۆ یا نیزاعی هێزە سیاسیەکان یاخود هێرشکردنی وڵاتێکی دیکە بۆ سەری ئەوە ئەگەری ئەوە هەیە عێراق ئینهیارکا لە ئەنجامی داڕوخانی سیستەمی ئابووری لە عێراقدا چونکە عێراق لە قەراغی وێرانبوونایە لەسەر ئەوەی کەوا سیستەمێکی ئابووری تۆکمەی نییە کە تا ئێستا ناتوانێت ئەو ئیلتیزاماتانەی لەسەرەتی جێبەجێیان بکە باشە بەس هۆکاری ئەوەی کە مانگە موچەکە دواکەوتووە چییە یاخودەوەی کە بەڕێز دەڵی دۆخە ئابوووریەکە خراپە بۆی چیەوە بۆی کەمبوونەوەی داهاتەکانەوەیە عێراق لەبەرەوەی وڵاتێکە یەکێکە لەو وڵاتانەی کە تەسنی فەکرێ بە دووەلی ڕێعی واتە تاک سەرچاوە اعتمادی لە زووە کردوتە سەر ئەم سەرچاوی نەوتە ئەمە کە ئێستا هەیەم ئەزمە ئێستا ئەمە نەتیجەیە مقدمەکەی ساڵانی پێش ئێستا دەستی پێ کردووە کە زۆر قسە لەسەرەوە کراوە کە ئەبێ فرە چەشن بکرێت داهاتەکان تەنها اعتماد نەکەینە سەر نەوت بۆیە داهاتەکانی تر بە شێوەیەک لە شێوەکان زیاد بکرێت بەڵام حکوومەتە یەک لە دوایەکان ئەم حکوومەتەوە ئەوی پێش و ئەوەی پێش و تریش لە دوای 2023ەوە هیچ کام لەو حکوومەتانە هەڵنەساون بە مەسئولیەتی خۆیان بەوەی بتوان عێراق بەرەو قۆناغێک برن کە بتوانێت اعتماد بکاتە سەر داهاتەکانی ناوخۆی و داهاتە فرە چەشنەکانی ناوخۆی هەمیشە اعتمادی کردووەتە سەر نەوت لە کاتێکا کە نەوت دابەزیوە ئەو بڕێی کە پاشەکەوت کراوە بە شێوەیەک لە شێوەکان کە چووەتە احتیاتی نەقدیوە دووبارە بەکاری هێناوەتەوە عێراق بۆ ماوەی چەند ساڵێکە ئەمە ئیدارەدانی سیستەمی ئابووری عێراق بووە مەسەن لە سەردەمی دوو حکوومەت لەمە پێش لە ساڵی 2014 احتیاطاتی نەقدیمان گەیشتۆتە نزیکەی 81 میلیارد دلار دوایی لە کاتی هاتنی داعش و دابەزینی نرخی نەوت بۆ 26 دلار ئەو 81 میلیارد دلارە هاتەوە سەر 43 میلیارد دلار لە ئێستادا لە ساڵی پاردان احتیاطی نەقدی عێراقی گەیشتە 87 میلیارد دلار ئەگەر ئابەم شێوەیە بەردەوام بێ کە تا ئێستا 15 تریلیۆن دیناری لێ ڕاکێشاواتە 12 میلیارد دلار و داوای 20 تریلیۆن دیناری دیکەکەن لە بانکی مرکزی لەو غیتاء قانونیەی لەو غیتاء مالیەی کە هەیە بۆ عملەی عێراقی ئەگەر ئەوەی لێ ڕابکێشن ئەوە لە ماوەی 6 مانگە ئەگەر بەردەوام بێ ئەوە ئەو پارەی کە هەیە کە احتیاطی نەقدی دەولیە و کە بریتیە لە غیتائی دیناری عێراقی ئەو غیتاء دێت بۆ نیوەی ئەو مەبلەغە کە ئەوەش واکە لە ئینهیاری با بڵێن داڕوخانی نەقدی عێراقی سەرنجامەگرێ کە هەر وڵاتێکیش دراوەکەی داڕوخانی بەسەرهات ئەوە اقتصادەکەی بە شێوەیەکی گشتی داڕوخانی بەسەردا دێت ماوە سەبەر بدواکەوتنی موچە کە مانگینۆ دواکەوتووە بڵێن سەرکەوان خۆیان گرفتی ئەساسی ئێستای گرفتی نەبوونی سیولەیە لەبەرەوەی ئێمە کوتلەیەکی نەقدیمان هەیە ئەو بڕەپارەی کە چاپ کراوە لە عێراقا نزیکەی 70 تریلیۆن دینارە لەو 70 تریلیۆن دینارە 40 تریلیۆنێکی لە مەجای تەداولایانی لە نێوان بانکەکان و خەڵک و بازار و ئەوانە دێت وەڕوە لەم 40 تریلیۆنە با بڵێن نیوەی ئەم پارەیە زیاتر لە 19 تریلیۆنی لە ناو ماڵەکانە لە شێوەی نەقدا هەڵگیراوە لە ماڵە ملیۆنێک لەویکیان 2 میلیۆن لەویکیان 10 میلیۆن وا کراوە کە ئەم سەرمایە عاتڵ بێ بە حکمی ئەوەی عێراق نەیتوانیوە کەرتی تایبەت بە شێوەیەکی کێرڤێکی تەساعودی بەرزکاتەوە تاوەکو خەڵگەم پارانەی لەوێ ئایەکی ئیسtisماریە بەکاربێنێ پارەکان بوونە تەعاتڵ لە ماڵەکانە دانراون بۆیە ئەوەی کە هەیە پارەکەی ئێستا لە بەردەستی حکوومەتان نییە ینی ئاڵ و گۆڕی پێوە ناکرێت بۆیە لە ئێستادا هەم سیولەی نییە هەم تەمویلی نییە تەمویلیش لە ئەنجامی چی دروستە بێت لە ئەنجامی داهاتەکانی کە فرۆشتنی نەوتە زەرائیبە گەماریگە ئەو بابەتانێ لە ئێستادا نرخی نەوت دابەزیوە گەماریگی بە شێوەیەکی گشتی کەمی کردووە لە بەرەوەی حرەکەی تیجاری بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و نرخی نەوتەوە حرەکەی تیجاری کەس بووە مەسلەی زەرائیب لە بەرەوەی تهڕوبی زەرائیب هەیە بە تایبەتی خاڵە گومرگەکانی لە عێراقدا بۆ نموناوە قسەی من نیە قسەی کاظم العقابیە مدیری هەیئەی مەنافیزی حدودی عێراق لە ناو لیژنەی مالیە باسی لەوە کرد کە لە نۆ منفەزی بەسرە لە سەعات 2 دوای نیوەڕۆ لە 5 جیانە حکوومەت نامێنێ
بۆیە میلیشیاکان دەستیان بەسەر گرتووە کۆمەڵێک مەنافزی حدودی غیر ڕسمی دامەزراون لە عێراقدا کە هێزە میلیشیایەکان هەر یەکەم منفەزێکی بۆ خۆی گرتووە و ئێستا قاچاقیەکرێ هاوشێوەی ئەو قاچاقی کە لە هەرێمی کوردستان مستەفا کازمی کۆنتڕۆلی نەکردنەوە دەرواازە کۆنتڕۆلکردنەکە تا ئێستا یەکجارەکی نییە بۆ نمونە تا ئێستا کۆمەڵێک مەنافزی غیر ڕسمی ماوە بەتابەتی ئەوانەی حدودی سووریا لە بینی منفەزی وەلید و منفەزی ڕەبیع کۆمەڵێک منفەز دانراون کەوا میلیشیاکان سەیتەرەیان هەیە بەسەریە لە هەندێک منطقەی وەسەط و جنوب عەشایر سەیتەرەیان هەیە بەهۆی ئەو فەسادەی کە هەیە ڕاستە مستەفا کازمی ئێستا توانیوێتی بەشێک لە مەنافز کۆنتڕۆڵکە بەڵام نەیتوانیوە کۆنتڕۆلی تەواوی بکات لەبەر یەک سەبەب ئەویش ئەتمەتەی مەنافز نەکراوە یعنی ئەو بارانەی کە داخڵەکرێن بە نظامی ئەتمەتە یا با بڵێن بە نظامی کۆمپیوتەری داخڵ ناکرێن لەبەرەوەی تا ئێستا بەرتیل و فەساد وانە لە ناو مەنافزی حدودیا هەیە بۆیە ئەگەر ملاحەزە بکرێت ینی ئەوانەی کە لە مەجای اختصاصی مەزادی عملا شارەزایان هەیە ساڵانە ئێمە 40 ملیارد دلار مەزادی عملە کات بانکی مرکزی بەڵام لە ئەنجامی ئەم 40 ملیارد دلار مەفروض وایەمانە هەمووی بۆ ئیستیرادات بێ بۆیە لە ئەقلی گومرگا ئەگەر لە سا 5 بێواتە 8 ملیارد دلار ئەبێ گومرگمان هەبێ هەموو داهاتی عراق لە 1 ملیارد دلار تێناپەڕێ لە گومرگەکانە بۆیە مانگانە 1 ملیارد دلار ساڵانە 1 ملیارد دلار ینی ساڵانە ئێمە نزیکەی 7 ملیارد دلار لە گومرگ عێراق خەسارە دەکا جگەل لەوەی ئەوەشی کە وەرەگیرێ بە شێوەیەکی تەواو ناگاتە خەزیێنەی دەوڵەت بەس لەسەر بڵێن ئێستا کە موچەکە دابەش ناکرێت هیچ پەیوەندێکی بە پەرلەمانی عێراقەوەیە چونکە بۆ وەزارەتی دارایی یاداشدارەسەیەوە کرد بوو ئەگەر هەڵە نەبم بۆی کە بتوانێت قەرز بکات بۆی کە موچەی مانگینۆ طبعا وەزارەتی دارایی لە ئێستا و لە پێش ئێستەیش بە هەموو ئەو حکوومەتە یەک لە دوایەکانە وەزارەتی دارایی فاشلترین وەزارەتە لە حکوومەتی ئیتیحادیە لەبەرەوەی تا ئێستا قاعدەیەکی معلوماتی صحیح و صریحی نییە تاوەکو بزانێ حتا ژمارەی فەرمانبەرانی خۆی بە شێوەیەک ئەگەر ملاحەزە بکەی لە چەند هەفتە پێش ئێستا خالید بەتال وەزیری تەختیت هەڵێ من نازانم ژمارەی فەرمانبەران لە عێراقدا چەنە چەند جار کتابمان کردو ئەو ڕقەمانەی کە دێت لە بینی دوو وەزارەتە ئەو ژمارەی لای وەزیری دارایی لای وەزارەتی دارایی جیاوازە ئەوەی کە لە ناو وەزارەتەکە هەیە بۆیەوە هەیکەلیەی وەزارەتی دارایی عێراق هەیکەلیەکی فاشیلە وەزارەتەکە ناتوانێت لە ئاست پێداویستیەکانە بێ وەزارەتی دارایی بووەتە جۆرێک لە حەواڵە پارەیەک لە نەوتێک لە وەزارەتی نەوت و ئەفرۆشرێ پارەکە ئەچێتە حسابی ڕزەڵ بانکی ئەمریکی دوایە گەڕێتەوە بۆ بانکی مرکزی بە دۆلار بانکی مرکزی دۆلارەکە ئەکا بە دینار و تەحویلی وەزارەتی داراییەکە وەزارەتی دارایی ئێستا تەنها حەواڵە زۆکو قەرزەکە پێویستی بۆ پەرلەمانەگەر کێشەی موچە بە قەرز چارەسەر بێ بۆ پرۆژە ئەگەر ملاحەزە بکەین عێراق مانگانە چەندێکی پێویستە عێراق لە ئەگەر موازنەکەی تەقسیم بکەی با بڵێن ئەوەی ئەساسی و پێویستی پێ بێ عراق ساڵانە لە موازنەی 2019 43 تریلیۆن دانراوە بۆ تعویزاتی مۆزەفین بۆ موچەی فەرمانبەر لە ساڵی 2020 ئەمە بووەتە 50 تریلیۆن دینار ئەگەر ئەم 50 تریلیۆن دینارە واجب تەسدید بێت چونکە موچەی فەرمانبەر ناکرێن نەدرێ 13 تریلیۆن دینار بۆ مساهماتی تەقاعودیە ئەمە 63 تریلیۆن دینار 9 تریلیۆن دینار جەولاتی تەراخیصە ئەمە 72 تریلیۆن دینار فەواید و ئەقساد نزیکەی 8 تریلیۆن دینارە ئەوە 80 تریلیۆن دینار کە واجبت دەفع بێجگە لە 7 تریلیۆن دیناری نەفقاتی حاکمە کە بریتە لە خۆراک و دەرمان و ئەوانە کەواتە عێراق پێویستی لانی کەم بە مەسروفێکەیە کە واجبە لە سەرێمانە جێبەجێ بکە 87 تریلیۆن دینار تا 90 تریلیۆن دینار ساڵانە داهاتی عێراق بڵێن مامۆستا نا بۆ هەموو ئەو شتانەی کە باسم کردن داهاتی عێراق چەندێکە لە ئێستادا حساب کراوە بە 41 دلار و 53 سنت داهاتی عێراق کاتە 67 تریلیۆن دینار واتە لە ئێستادا عێراق بەس نەفقاتی واجب تەسدید بە نزیکەی 23 تریلیۆن دینار کورتێنانی هەیە فكيف ئەگەر بابەتەکانی تر باس بکەین ئەوەتانە ئێستا لەو نسخە غیر ڕسمیە کە بەدەست ئێمە گەیشتووە 81 تریلیۆن دینار کورتێنانی هەیە لە نسخەی دووەمیا کە بەدەست من گەیشتووە 76 تریلیۆن دینار کورتێنانی ئەی کێشەی موچەی مانگینۆ چۆن چارەسەر دەبێت پێ دوای لەم ڕۆژانە بەش دەکرێت عێراق لەبەرەوەی لە قانونی قەرزابۆیە وتم وەزارەتی دارایی وەزارەتێکی فاشلە ئەو داتا و بەیاناتی کە تەقدیمی کردووە لە قانونی قەرزا بڕی 15 تریلیۆن دینار دانراوە بۆ قەرزە ناوخۆییەکان و بڕی 5 ملیارد دلار قەرزە دەرەکیەکان عێراق هاتووە لە مانگی یەکەمان لە ماوەی ئەو 6 ڕۆژە
هەموو قەرزە ناوخۆیەکانی کردووە کە 15 تریلیۆن دینارە و سەرفی کردو چکە مانگانە ئێمە نزیکەی 6 بۆ 7 تریلیۆن دیناریەوەی عراق ئەگەر سەیری ئەو مەبلەغە بکەی لە ماوەی 2 مانگا ئەو مەبلەغە کۆتایی دێت لەبەرەوەی قەرزی ئەجنەبی ناتوانێت لە ئێستادا سەحب بکە لەبەر 3 سەبەب یەکەم مؤسساتی دەولی وەکو بانکی دەولی و سندوقی نەقدی دەولی ئەمانە قەرز نادەن لە ئێستادا چونکە 141 وڵات داوای قەرزی کردووە ئەگەر قەرزیش بدەن بە ڕێژەیەکی کەم و عێراقیش لە ساڵی 2017 لە 2018 ئەو ئیتفاقی لەگەڵ سندوقی نەقدی دەولی هەبوو وەساندی لەبەرەوەی ئاعادەی تەصنیفی ئیتمانیەکەی دابەزیەوە بۆ مای نەسبی بۆیە قەرزپێدان بە عێراق زەحمەتە خاڵی دووەم قروزی سیادی ئەو دەوڵەتانەی کە قەرز دەدەن بە عێراق لەمە پێش لە حاڵەتێکی اقتصادی باشا بوون بەزێسە بە تەواوی دنیا تووشی ئەم قەیرانە ئابووریە بووە بۆیە ناتوانن قەرز بن بە عێراق خاڵی سێهەمیان ئەمێنێتەوە سەرەوەی کەرتی تایبەت لە جیهانە ئەو بانکە تایبەتانەی کە هەن لە عالەمە ئەوانە قەرز بن بە عێراق ئەوانش سەیری مەلاعەی اقتصادی عێراقکەن بزان عێراق ئەگەر قەرزی کرد چۆن نەتوانێم قەرزانە باتەوە لە کاتێکا تەصنیفی ئیتمانیەکەی مای ناقص بیە لە کاتێکا عێراق ساڵانە ئەبێ 9 تریلیۆن دینار فەواید و ئەقساط و عمولە بداتەوە بۆیە قەناعەتیان وان نییە بۆیە ناچار ئەبێ زەمانەتی ئەم قەرزە بکەن زەمانەتەکانی و قەرزە چی بکەن بە فایدەیەکی گەورە بۆیە عێراق نەیتوانیوە لەو 5 میلیارد دۆلارە هیچ قەرزێک کێشەی موچەکەسە چۆن چارەسەر کێشەی موچەکە ئەوەیە ئەو قەرزە تەواو بووە داوایان کردووە کە قەرزێکی دیکە بکە عێراق ئەوە کتابەکە کراوە بۆ ئەنجومەنی وەزیران دووبارە پەرلەمان دووبارە قەرز بکاتەوە لەبەرەوەی موازنەی 2020 کە هاتبووە پەرلەمان تەنها بۆ مەسلەی تەغطیەی قەرز بوو داوای 27 تریلیۆن دینار قەرزیانە کرد بۆیە موازنەکەیان گێڕاوەتەوە چونکە لەوە ئەچێ ئەزمە دروستکات لە ناو پەرلەمانە بۆیە ئێستا بەجیا داوای وەجبەی دووەم لە قەرزەکەن کە لە گەڕانەوەمان بۆ کۆبوونەوە تازەکان لە دوای زیارەتی چلەی ئیمام حوسێن ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەو بابەتە دێتە پەرلەمانەوە بە بڕای من ئەوەی کە ئەمڕۆ متابعەمان کردو لەگەڵ لیژنەی مالی خۆمانە و ئەندامەکان زەحمەتە ئەو قەرزە تێپەڕێن ئەی موچەکە نادرێ بەر لەو وادێ تا ئێستا وەزارەتی دارایی بە دوای سەرچاوی قەرزی ناوخۆیی ئاگەڕێەوە بتوانێت منفەزێک بۆ دەتوانێت ئەگەر بیەوێت ڕێگە هەیە دابینیکە یعنی ئەبێ قەنەعەت کا بە لیژنەی مالی قەنەعەت کا بە پەرلەمان بۆ ئەوەی تەمریری ئەمەی بۆ بکەن چکە حکوومەت ناتوانێت حکوومەت خۆ بەبێ غیتائێکی قانونی بۆ قەرزکردن ناتوانێت لە خۆی قەرز بکە ئەوە تەنها هەرێمە توانێت بە کەیفی خۆی قەرز بکە بەبێ هیچ حساب و کتابێک قەرز بکە و دوای بڵێ ئەوە نەم قەرز کردووە ئەوە ناقەرزارم حکوومەتی عراقی لەو مەجالانە گەر غیتای قانونی نەبێنە بۆیە لە ئێستادا ئەوڕۆ 28 مانگ لە دوێنەوە تا ئەمڕۆ هیچ مبادرەیەک نییە بۆ پێدانی موچەی فەرمانبەران هەرچەندە حکوومەت مانگانە 4 تریلیۆن دیناری دەسەکەوێ ئەکرێت ئەم مانگا قەرز بدەین چکە ئەوە لە نوۆی یەک مدیری عامی موازنە ئەو ئینزارەیدا بە لیژنەی مالی و وەزارەتی دارایی کە ئێمە لە کۆتایی مانگی نوە دووچاری ئەوە بین کە لەمان لە موچەکەی عێراق چەند دوواکەوت چەند ڕۆژ 9 ڕۆژ دواکەوتووە 9 ڕۆژ دواکەوت 7 ڕۆژ دواکەوت چکە لە 22 لە خۆی لە 15 مانگەوە لە 18 مانگەوە دەست هەموو مانگێک بەرلەوەی سەری مانگ موچەکە لەوێ دەدرا بەر لە سەری مانگ هەمیشە موچە هاتووە ئەی سەبارەت بە 320 میلیارەکەی هەرێم 320 میلیارەکە یعنی ئەوەی من پرسیارم بۆ کردووە ئەم 320 میلیارە تا ئێستا هەرێمی کوردستان نە حکوومەتی عراقی ئەعلانی ئەوەی اتفاقەیەکات چۆن ئەم 320 میلیارە دراوە یا ئیقراری لەسەر کراوە نە حکوومەتی هەرێمیش ئەڵێ لەسەر چه ئیتفاقێکە مەمان کردووە ئەوەی من متابعام کرد کۆمەڵێک خاڵ هەیە لەگەڵ هەرێما لەسەر ئەم 320 میلیارە ڕێکەوتون یەکەم وەزیری دارایی بە هیچ شێوەیە لە لیژنەی مالی چەند جارێک پرسیاری ئەمەی لێکران نەچوە ژێرباری ئەوەی کە ئەو پارەی سەرف کردێ کەواتە تەنها متعلقە بە خودی کازمی خۆیەوە کازمی لە ئێستادا پارەی نییە بیداتە فەرمانبەرانی عێراق ئایا ئەتوانێت قەرز بکات بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە ئێستا گرفتێک دروست بووە لەسەر 320 میلیارەکە حکوومەتی عێراق ئەگەر نەتوانێت موچەی فەرمانبەرانی خۆی بکات لە ئەمڕۆ پەرلەمانتارەکان هێرشێکی زۆر توندیان هەبوو بۆ سەر مستەفا کازمی کە لە کاتێکە ئەوەتانێ موچەی هاوڵاتیانی خۆمان نییە ئەو بە ملیاردان دینار ئەنێرێتە هەرێمی کوردستان ئەمەش فشارێکی گەورەی لەسەر کازمی دروست کردووە هەمیشەش هەرێمی کوردستان دائیمەن ئەو کەسەی کە مامەڵەی لەگەڵاکە ئایکاتە کەپشی فیدا وەکو عادل عەبدولمەهدییان کردە کەپشی فیدا ئەوە ئەندامان شایەتن کە خەڵکی ئەو دوو هێزە سیاسین کە کاتی خۆی چەند وەفدێک چوونەتە لای وتوێتی تووشی ئەحراجی مەکەن تەکلیفتان لێ عادل عەبدولمەهدی ئەگەر 50,000 بەرمیل نەوتیش بێ
تەسلیمی بکەن بۆی من لەو قەیرانە دەرچم کە دوجار بووە قوربانی ئەو دوو هێزە سیاسیە کوردیە و ئەو هێزە سیاسیە شیعانەی کە لە خوارە بڵین وادەکەی پێچێ دیارنیە و نردنەکەشی تاموچەی عراقیش دابژنەکە پێشبینی ناکرێت ینی میلیارەکە نازانم کازمی بڕیاری وا ئەدات بەڵام لەوە چێ لە ژێر فشارە لە ژێر فشارێکی زۆر قورسایە لە ئێستادا قورسە لە ینی نردنەکەشی بەم زوانە ینی ئەوە واقعەکە ئەوەی کەی واگەدار بوون پێشتر بەڵ هەرچەندە بەڕێزوتە بە شێوەیەکی فەرمی ڕانەگەێنراوە کە لە 150 داهاتەکان بدەن بە عێراق خەڵات سنووریەکان داهاتەکانیان تەسلیم نەکردووە بۆی کە فشاریش لەسەر ئەوەی من بیستم لە ناو وەزارەتی مالیە مناقەشەیەک لەگەڵ وەفدی کوردیا دروست بووە وتوانە 320 میلیارەکەمان وتوانە ئێوە سەرەتا ئەو ئیتیفاقی کە کردومانە کە ڕادستی نەوت بکەن و داهاتی گەماری گۆوانە بکەن ئەوە تەسلیم کەن تا ئێمەش 320 میلیارەکەتان تەسلیم بکەین جا نازانم ئەمە تا چه ئەندازەیەک ئەو ئیتیفاقە ئیعلانەکرێت خۆی کێشەکە لەوایە هەردوو حکوومەت ناشەفافێکی زۆریان هەیە لەو مەجارەدا باشە سەبارەت بە بودجەی 2020 کە لە پەرلەمان بڵێن حکوومەت کێشایەوە جارێکی دێتەوە پەرلەمان بڵێن بودجەی 2020 یەکێک لەو کێشانەی کە هەمانە بودجەی 2020 بودجەی 2020 طبعا حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی لە ماوەی ئەو با بڵێن لە ساڵ زیاتر کە گەیشتە نزیکەی 2 ساڵ نتوانی بودجەی 2019 تەقدیم کا بە شێوەیە کە خۆیان ئامادە بکەن نتوانی بودجەی 2020 تەقدیم کا بودجەی 2019 هی حکوومەتەکەی عەبادی بوو ئامادەیان کرد و هاتە پەرلەمان نیگەرانیەک دروست بوو دوایی نوێنەری حکوومەت وتی ئێمە تەبەنای ئەو بودجەیەکەین بعد تعدیلات و لیژنەیەکیان پێگەنا لە وەزارەتی دارایی و لە ئەندامانی لیژنەی مالی کۆمەڵی تعدیلاتیان تیا کردو ئەوە بووە بودجەی 2019 کە ئەوە توانرا موچەی خۆرانی هەرێم دوور بخرێتەوە لە مەسئلەی ڕادەستکردنی نەوت و بۆ ماوەی ساڵێک 453 میلیارد دینار هات دوای ئەوەی کە ئەو بڕەقەرزەی ئیتفاقی لەسەر کرابوو حکوومەتی هەرێم نزیکەی 6 تریلیۆن دینار بە بانقی TBI و بە بانقەکانی دیکەوە کاتی خۆی سوولەی دەستکاری کردوون مانگانە 12 میلیارد دینار کە ئەکاتە 10 میلیۆن دۆلاری لێ ئەبڕێ باقیەکەی تری هاتە کوردستان بەڵام لەبەر ئەوەی نەتوانرا لە کۆتایی ساڵەکە بودجەی تازە 2020 تەقدیم بکرێت ئەو مەسئلەی بۆ 3 مانگ بە 112 هات مانگی 400 میلیارد هات کە ئەوە وەکو منحەیەک وەکو دەستپێشخەریەکی حکوومەتەکەی کازمی مانگی پێنجەم بۆتە 320 میلیارد بە حسابێک ئیتیفاقیان کردووە لەگەڵ هەرێمە لەسەر کۆمەڵە خاڵ بەڵام ئەوەتە مانگی ئەو مانگەی کە قەرارە مانگی نۆبێت بە تایبەتی ئەو ئیتیفاقی کە کراوە بۆ شەشەم مانگی هەرێمەکە تا ئێستا 320 میلیارەکە نەهاتووە و زۆر بە سەراحە دەڵێم کازمی لەژێر فشارێکی زۆر گەورایە وەزیری دارایی لەژێر فشارێکی زۆر گەورە بەس بودجەی 2020 پێناسێ تاوە پەسەند بکرێت بودجەی 2020 کۆمەڵە کەم و کوڕیتیایە بودجەی 2020 معالەجە کراوە بە قانونی ئیدارەی مالی و 1/12 ئەبوایە حکوومەتەکەی کازمی دەستی نەدایە لەم بودجەیە چونکە ئەم بودجەیە کە ئێستا دێتە پەرلەمان ئەگەر ملاحەزە بکەیت دوو نوسخە هاتووە نوسخەیەکیان 148 تریلیۆنە نوسخەیەکیان 145 تریلیۆنە نوسخەیەکیان داهاتەکان هەردوو نوسخەکە داهاتەکان 67 بۆیە کورتێنانەکە 81 تریلیۆنە من بە وەزیری دارایی وتم فقرەیەگەیە مادەی 6 فقرەی 4 لە قانونی ئیدارەی مالی کە ئەڵێن نابێت کورتێنانی بودجە لە ساڵ زیاتر بێت لە ساڵ سێی ناتیجی محلی ئیجمالی کە ئەوەتانێ بە 10 ئەوەندەی ناتیجی محلی کورتێنانەکە بۆیە معالەجەیەکیان کردو بە مادەی 50 لە موازنە ئەڵێ ئەم بودجەیە ئیستیسنایە لە قانونی ئیدارەی مالی مادەی 6 فقرە 4 کە ئەمە مخالفەیەکی سەریح ناکرێت بودجەی ئیستیسناعاتی تابێ بەو شێوەیە بۆیە ئەمە یەکێک لەو خاڵانەیە مەسن وعد وا بووە حکوومەتەکەی کازمی داهاتەکان فلە چەشنکە ئەمەی نەکردووە وعد وا بووە مەسن معالەجەی نازحینکان نەیکردووە لە هەرێمی کوردستانە ئەو پشکەی دانراوە بۆ هەرێمی کوردستان تا ئێستا 12.67ەکەیە کە ئێمە ئەندامانی پەرلەمان نوێنەرە کوردەکان ئێمە لە ناو لیژنەی مالیە وتمانێمە ڕازی نابین چونکە هیچ وەسیقەیەکتان نییە 12.67 بێ کە ئەمە مناقەشەی بیدایی هێشتا بودجەکە بەڕسمی نەگەیشتووە یەک جیاوازی هەبێ لە بودجەکە پشتی پێشمەرگە بە ئەندازەی 8 میلیارد دینار مانگانە زیاد کراوە بەڵام بە هیچ شێوەیە لە بودجەی 2020 ئەو بڕەپارە سەرف ناکرێت باشە ئەی بۆ 2021 یاخود 2021 ئێستا استراتیجێتی موازنە هەیە استراتیجێتی موازنە ئەم دووشەمەیە قەراروا بۆ ئاخر کۆبوونەوە بکەن وەزیری دارایی بەڵێنی داوە بە ئێمە کە لە ماوەی 45 ڕۆژە تەمان ئەو وعدەی کە داوێتی پێش 20 ڕۆژ بووە ئەبێ ئێستا تا 20 تا 25 ڕۆژ تا مانگێکی تر ئەو بودجەی 2021 بگاتە ئێمە کە مەرجێک هەبوو لەگەڵ وەزیری دارایە کە
مەشروعی ئیسلاحی اقتصادی بگا بەڵام تا ئێستا مەشروعی ئیسلاحی اقتصادیەکەیشی نەناردووە بۆیە لە ئێستادا چاوەڕی پرۆژه یاساکە بۆ 3 ساڵ بودجەکە دادەنرێت ئەوە استراتیجێتی موازنەیە هەرێمی کوردستان هەندێک ش دەڵێ لەبەرەوەی خەڵک شارەزایی نیە لەو قەزای ئەڵێ بەشداریمان کردووە لە دانانی بودجەی 3 ساڵی عێراق نا شتێک هەیە لە بودجە لە ناوەڕاستی مانگی 5 لەبەرەوەی لە هەرێم بودجە و قانون و ئەوانە نییە هاوڵاتی با بڵێن ئاگاداری ئەو قەزیێنە لە ناوەڕاستی مانگی 5 سەرجەم وەزارەتەکان کۆبنەوە باز لەوەکەن هێڵە گشتیەکانی بودجە چۆن بێ هێڵە گشتەکان لە ناو قانون ئیدارەی مالیە دانراوە بۆ 3 ساڵ دانرێت ساڵی یەکەم وجوبیە 2 ساڵەکەی کە نسبەیەک تەغیری تیاکەن نوێنەرانی وەزارەتی دارایی هاتبوون لەوێ بەشداریان کردووە لە هەموو کۆبوونەوەکان ئەندامانی لیژنەی مالی 3 کەس بەشدار بوون لەو کۆبوونەوانە ئەوە تەنها هێڵە گشتیەکانە گینا دانانی بودجە نیە بودجە دوایی وەزارەتی دارایی خۆی ئامادەیەکە لەژێر ڕۆشنایەوە ئەم ساڵ پەرلەمان ئەگەر بودجەی 2021 و 2022 2023 و پەسەند ناکە نا دوو بودجەی جیاوازن چونکە هەر یەکان بابەتێکی جیاواز ینی بەستەنە ئەم ساڵ ئەگەر پەسەند بکرێت دەبێت بودجەی 2020 لە پێشەوە بێ تەزیق بکرێت ئەگەر بینێرە حکوومەت و دوایش بودجەی 2021 بە بڕوای منەگەیێتە دوای سەری ساڵ باشە بەس بۆ 2021 بڵێن حکوومەتی هەرێم هیچی کردووە بۆ ئەم کێشەیە دووبارە نەبێتەوە لە ڕاستیە وەکو دەتوان وەکو 2019 کە بە جووتی خۆتان لە پەرلەمان توانیتان بەکەنەوە تەسلیم بکرێت زۆر بەوازەحی پێ بڵم حکوومەتی هەرێم لە کەیەوە خەریکی سەردان و وەفد و ئەوانەیە باش ئەو وەفدە سیاسی حکوومەتی هەرێم نەیتوانیوە بە قووەترین بەڵگەنامەی پێبووە کە ڕێژەی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بە واژووی وەزیری پلاندانانی عراقی پێشوو کە ئەو وەسیقەیە من نامەیەکم ئاڕاستی وەزارەتی پلاند کردووە تکایە ڕێژەی پارێزگاکانمان بۆ بنێرن کە ڕێژەی پارێزگاکانیان ناردووە کۆمان کردوەوە هەرێمی کوردستان 13.92 واتە نزیکەی لە سا چواردە ئەم بەڵگەنامەیەمان تەسلیمی وەفدی کوردی کردووە لە مفاوەزاتی پێشووتریشە وەفدی کوردی لە ماوەی ئەم 6 مانگان نەیتوانیوە ئەم ڕێژەیە بگۆڕێت لە 12.67 کە بەڵگەنامەی پێ بیکاتە لە سا چواردە لە کاتێکا 12.67 هیچ بەڵگەنامەیەکی هیچ وەزارەتێکی لەگەڵانیە نەوەزارەتی تیجاری لەگەڵایە نەوەزارەتی پلانی لەگەڵایە نەوەزارەتی مالی ئەم بەڵگەنامەیان لایە کە بۆ کورد 12.67 هەموو بەڵگەنامەکان ئەوە ئەسەلمێنن کورد لە سا چواردەیە وەفدە سیاسیەکەمان نەیتوانیوە ئەمە بسەلمێن وەفدە سیاسیەکەمان لەو هەموو قەرزەی کە کراوە پشتێک بە شێوەیەکی دیاری دانراوە بۆ هەرێمی کوردستان وەفدە سیاسیەکەمان نەیتوانیوە ڕێژەی پێشمەرگە ئەگەر مقارنە بکەی بە ڕێژەی حەشدی شابی بۆیە مقارنەیانەکەم بۆ ئەوەی ڕێژەی حەشدی شابی کە 16,000 عنسوریان بۆ داناوە ساڵانە زیاد دەکرێت نزیکەی 3 تریلیۆن و 800 ملیاریان بۆ دانراوە 3 تریلیۆن و 800 میلیارد ساڵانە بۆ پێشمەرگە 912 میلیارد دانراوە ئەگەر موازنەی 2020 لە ناو پەرلەمانە تەزیق بکرێت ئەو 3 تریلیۆن و 800 میلیارە جێبەجێەکرێ و پارە دەدرێ بە 8 و دراوە بە 8 بەڵام 912 میلیارەکەی پێشمەرگە 1 دیناری لێ نادرێ لە بەرەوەی پێشمەرگە جەداویلی پێشمەرگەی تەوزیع نەکردووە و نەیداوە بە حکوومەتی عێراق نامەیەکی فەرمیم ناردووە بۆ وەزارەتی دیفاعی عێراقی کە ئایا پارە دراوە بە پێشمەرگە لە 2019 جوابی نامەکە هاتووەوە ئەڵێ نەخێر 1 دینار نەنێراوە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان دوای ئەوەی بە دوواداچوونم کرد ئەڵێ لەبەرەوەی ئێمە هیچ جۆرە خشتەیەکمان لا نییە لە داتا و بەیانات لەبارەی هێزی پێشمەرگەی کوردستانەوە کاتێک کە بەیاناتم لا نەبێ من ناتوانم ئەڵێ موچە لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی گۆتر ناتوانم من موچە بدەم دواتر باز لە کەم کوورەکانی تری وەفدی سیاسی و فەنی هەرێمیش دەکەن ناوبڕێکمانەیە دەگەڕێم وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە
چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RCA37 ئارامی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاتان لەوێت بینەرانی بەڕست ماوەستە پێش ناوبڕەکە باسی هەندێک لە خەرلەکانی وەفدی سیاسی هەرێمت کە ناتوانیوە پشکی هەرێم یەکێک لەو خاڵانەی بڵێ یەکێک لەو خاڵانەی کە زۆر سەرنجی ئەمەی ڕاکشا ئەندامانی لیژنەی مالی کوردەکان ئەگەر ملاحەزە بکەیت لە 2019 43 تریلیۆن دیناردان تەرخان کراوە بۆ تاویزاتی مۆزەفین کە 2,940,800 ئەوەندەیە لەو بڕە لە حساباتی ختامیە با بڵێن لە ئاخری ئینا پرسیارم کرد لە طیف کە چەندێک سەرف کراوە بۆ فەرمانبەراوتی 40 تریلیۆن تا ئێستا تاویزاتی مۆزەفین ماناوە بۆ هەموو 2019 لە موازنەی 2020 کە سەیرەکەی بۆتە 50 تریلیۆن دینار واتە 10 تریلیۆن دینار زیادی کردووە لە نێوان 2019 بۆ 2020 بۆ چەند موظف ئەم پرسیارم لێ کردوتم بۆ 10 تریلیۆن دینار زیاد کراوە لە تاویزاتی مۆزەفین ئەوتی آخر هەندێک عقود ئەوانەمان هەیە هەندێک عقودەکە چەنەوتم بۆ تەرخان کراوەکانی هەرێمی کوردستان 5 تریلیۆن و 448 ملیاردتان تەرخان کردووە بۆ 682,021 کەس واتە ئەگەر بۆ 682,000 کەس 5 تریلیۆنتان تەرخان کردبێ واتە 10 تریلیۆنتان تەرخان کردووە بۆ دوو ئەوەندەی ژمارەکەی طبعا ئێستا کە حسابی یەکەین 202,000 کەس تقریبا لە 200 تا 216,000 کەس خانەنشین کراوە نێراوەتەوە ماڵە هاتوون ئەم حرەکەی مەلاکە 200 ئەوەنە هزار کەسە خەنە شوێنەکانیان لەم 200 ئەوەنە هزار کەسە هیچ منطقەی هەرێمی کوردستان شمول ناکە قایمەیەکی تریان تەقدیم کردووە لە ئێستادا گرێبەستەکانی وەزارەتی ناوخۆ کە 40,000 تایناتی وەزارەتی ناوخۆ کە 40,000 وەزارەتی سەحا 31,000 قایمەیەکی تریان تەقدیم کردووە 87,000 خەڵکی تریان ئیضافە کردووە لە بری ئەوەی کەوا 2,900,000 ئەوەندە ببێ بە 2,700,000 ئێستا بووەتە 3,150,000 کەس ئەگەر حسابی کەیسەیرەکەی تەوزیفاتی مۆزەفینی عراقی نزیکەی 450,000 وەفدی سیاسی کاتێک نەزانێت داتا لێک باتەوە
ئەکەوێتە هەڵی ئاواوە کە هەرێمی کوردستانی داتانە لە بەرژەوەندی هەرێم بەکاربێن چۆن نەداتایان لایە نەقەنەعەتیان بە داتا هەیە شیکەرەوەی داتا کاک حەکیم گرفتێکی زۆر ئەساسیتر من کە ئەندامانی استراتیجێتی موازنە لە لیژنەی مالی گەڕانەوە پرسیاری وەفدی هەرێممان لێکردن ئەڵێ وەفدی هەرێمیان کە نادووە هیچ داتایەکیان نەداوەتێ ڕۆژانە وەفدی هەرێمی حراجەکرێ ئەو فەنیانەی کە نێراون داوای داتایان لێکن داتای هەرێمیان پێ نییە نەداتای نەوتیان پێ نەداتای گومرگیان پێ نەداتای زەڕاییبیان پێ حکوومەتی عراق تعامل لەگەڵ داتاکە بۆ استراتیجێتی موازنە تۆ کە کەسێکی فەنی ئەنێری بۆ بەغدا مەفروض وایە تەزوید بکەی بەداتا یعنی خۆ داتاکان ئاگایان لێ وەفدە فەنیەکە بەس پێیان وت ئەوەی من بیستم لە نوێنەرەکانی لیژنەی مالی ئەڵێ وەفدە کوردیەکە هیچ جۆرە داتایەکی نەداوە کە ئێمە گومانمان هەیە ئەم کەسانە کەسی ئەکادیمین کەسێکن بە 30 ساڵ لەناو ئەم عملیە مالیان داتایان لایە بەڵام دیارە بەرپرسانی هەرێمی کوردستان پیانوتون نابێ هیچ جۆرە داتایەک بن بە حکوومەتی ئیتیحادی باشە تۆ کە خەڵگەنێری بۆ دانوستان چ منطقێکی نێڵی مناقەشەی داتا بکە کە مناقەشەی داتاشی نەکرد ئاوا بە شێوەیەک لە شێوەکان بە زەرەری کورتەوە کێشەکە لە وەفدە سیاسێکی کە خەبیری دارایی و نێوت و داتیان تیانێ ئەگەر ناو وەفدە فەنیانەی کە دەڕۆن شارەزان بەڵام داتیان پێ وەفدە فەنیەکان من ئەیان ناسم لە وەزارەتی دارایی خەڵکی بەتوانان خەڵکێکن ئەگەر ڕێیان لێ نەگیرێت تەفاوزێکی تەندروست بکەن من قەناعەتم بە لێوەشاوی ئەو وەفدە فەنیی وەزارەتی دارایی هەیە بەڵام وەفدە سیاسیەکە لەبەرەوەی نایەڵێ ئەمان تەدەخل بکەن نایەڵێ ئەمان قسە بکەن نایەڵێ ئەمان ئەسڵی تەفاوز بکەن خۆیان هیچی لێ نازانن لەبەرەوەی نازانێ موازنە نازانێ قانونی ئیدارەی مالی چۆن ئێستش لیان بپرسە مادەی 1 فەقەرەی 8 کە باز لە موازنەی هەرێمەکە چۆن باسی موازنەی هەرێمی کردو هەر بەو خاڵە ئەتوان حکوومەتی هەرێم بگرن ئەو وەفدە سیاسیە وەفدێک نەبووە قاڵ بێ لە مەجالەکانە موازناتی ساڵانی پێشووی نەهێناوە تاوەکو بزانێ ئێمە کە کوڕیەکانمان لەکوایە نهاتوە سەیری موازنەی سیادی بکە بۆتە 43 تریلیۆن دینار نهاتوە سەیری موازنەی حاکیمە بکە بۆ کۆمەڵە فەقەرەی تیادانرێ بەڵام پشتی ئێمەی تیانە مەسەن موازنەی حاکیمە پارەی گەنمی جوتیارانی تایە کێشەیەکی زۆر گەورە هەیە لە دایرە فیدراڵەکانە کە ئەو دایرانە مەفروض وایە موچیان دوانەکەوێت لە مانگی 4 موچەکەیان بڕاوە لەبەرەوەی پارەی هەرێم نەهاتووە موچەی ئەوان نیشان بڕیوە لەگەڵ هەردوو هاوڕێ کاک سەرکەوت و کاک غالب چوینەتە وەزارەتی ناوخۆ بۆ ئەم موچەیەتان بڕیوە ئەڵێ بە هەڵە و بەسەه و بڕیمانە یعنی حکوومەتی هەرێم لە ماوەی مانگی 4ەوە موچەی دایرە ئیتیحادیەکان وەسێنراوە نەیتوانی وەفدێک نەتوانێ معالەجەی 4 دائرە ئیتیحادی بکە کەواتە ئەم وەفدە لە ئەساس مؤهل نییە بۆ ئەوەی تەفاوز بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکە ئەم وەفدە لە ئەساس وەفدێکی سیاسی وەفدێکی حیزبی بووە تەنها بۆ ئەوە چوەتە حکوومەتی ئیتیحادی پشکی پۆستە سیاسیەکان بەدەستبێنێ ئەگینا ئەگەر بۆ تەفاوز بچوایە لانی کەم ئەیتوانی ئەوە بسەلمێنێ کە ئێوە چەند فەرمانبەرتان بۆ خۆتان زیاد کردو ئەبێ ئەو فەرمانبەرانەی کە سەر بە دایرە ئیتیحادیەکان و کاتی خۆی تاین بوون بە هەمان ڕێتم وەرگیرێ اینجا چەند کەسن بۆیە ناکرێت لە مانگی 4ەوە بۆیە لە کۆتاجارە ئەو موافقەیەمان لە وەکیلی وەزیری ناوخۆ بەڵام پارەکە هات بەڵام ئەگەر کێشەکەتان چارەسەر کردووە ئەمە ئێمە کێشەیەکمان هەیە یەکەم ئێمە سەلاحیەتمان نییە تەدەخل لە ناو هەرێما بکەین کێشەی دووهەمیان لەوێ کە پارە ئەنێرن بۆ نمونە دایرەی جنسێ بایی 12.67 موچەکە ئەو پارەی کە تەرخانەکرێ بۆ موچە بایی ئەوە نێرێتە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لەبەرەوەی لێشاوێک فەرمانبەری حیزبی تاین کردووە هاتووە لە بری هەر مۆزەفێک دوو مۆزەفیشی تاین کردووە هەرێم کەواتە لە ئەسڵا پارەکە بۆ شخصێک هاتووە ئەمان دوانی تریان لە پاڵیا داناوە لەگەڵەوەی فاشیل بوون نەیانتوانیوە ئەم تەخسیساتی بۆ زیادکەن لە تەفاوزەکانیانە لە هەمان کاتا هاتوون دەستکاری پارەی دەوائرە ئیتیحادیەکانەکەن کە ئەمە مخالفەیەکی سەریحە کە ئەو دایرە ئیتیحادیانە ئەگەر هەڵوێست وەرگرن لە هەرێمی کوردستان ئەوە تووشی گەورەترین گرفتمانەکە هەرێمی کوردستان لە ڕووی ئەو دایرە ئیتیحادی چونکە دایرە ئیتیحادی دایرەیەکی شەراکەت نییە تا ئەمان بە کەیفی خۆیان خەڵکی تیا تاینکەن و خەڵکی تیا ساحب بکەن ئەمە دوا ڕۆژ ئەو دایرە ئیتیحادیانە تووشی گرفتێکە بن کە ئەو وەفدە سیاسی و هەرێمی کوردستان بەرپرسە لەم قەزیەیە ئێمە هەوڵی زۆرمان داوە بەڵام تەخەوفی ئێمە بەوەیە کە ئەو فەرمانبەرانەی هەرێم ئایا چیان لێدە ئایا دایرە ئیتیحادیەکان ئایا حکوومەتی ئیتیحادی ئەڵێ من تەنها بە ئەندازەی ئەوە پارە ئەنێرم یا تەنها ئەوەندە قبوڵەکەم چوتکەوە دوایی ئەبێتە ماڵوێرانی بۆ ئەوانی دیکەن بۆیە لە هەوڵی ئەوان کە ئەگەر لە موازنە بکەوێتە دانوستان
ئەو وەجبەیە ئەبێ هەموو تەخسیساتە مالیەکە بۆ هەمایان دروستکرێ ئەگینا زەحمەتەکە ئێمە دەنگ بین بەو موازنەی کە ئەو هەموو کەم و کوڕێت بەس ماوسە بۆ 2020 گەر بودجە بێتە بڵین پرۆژه یاسای بودجە بێتە پەرلەمان لەسەر نەوت هەرێم دەتوانێت ڕێکەوتم کە چەند ساڵ کە ڕێکەوتیش ناکە بۆچی لەسەر تەسلیمکردنی نەوت یاخۆ بڵین داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان لە قانونی ئیدارەی مالیە بە زۆر وازحی هاتووە مادەی 27 فقرەی پێنجەمە ئەم مادەیە ئەڵێ هەر محافەزەیەک یا ئەقلیمێک ببێتە هۆی کەمبوونەوەی داهاتەکان ئەو ئیلتیزاماتەی لەسەرەتی نەینێرێ ئەوە بە ئەندازەی ئەوە لە بوجەکەی ئەبڕێ اینجا ئەمە چۆن تەرجەمە ئەکرێ کاتی خۆی بەو شێوەیە تەرجەمە کراوە کە تەرجەمە کراوە بۆیە حکوومەتی هەرێم ئەگەر نەود نەنێرێ ئەگەر نەود ڕادستی حکوومەتی ئیتیحادی نەکە حکوومەتی ئیتیحادی ئامادە نییە موچە و بوجەی هەرێمی کوردستان بنێرێت تحملی مەسئولیەتەکەش هەرێمی کوردستان و بەرپرسە سیاسیەکانە ئیکەن کە نەوتیان بە شێوەیەک لێ کردووە کاک حەکیم خۆ هەرێمی کوردستان یعنی کاتێکگەڵین نەود ڕادەستکە ئایا نەوتی لەدەست ماوەیانە ئەسیماوە ئەوەی ئێمە بزانین ئەوەی ئێمە لێکدانەوەمان بۆ کردووە هەرێمی کوردستان دوو کێشەی ئێستا زۆر دوو کێشەی گەورەی بۆ دروست بووە کێشە گەورەکان بریتێلەوەی عراق التیزامی کردووە بە ئۆپێکۆ ئۆپێک عراقی ملزم کردووە کە ئەبێ هەموو ڕۆژێک ملیۆنێک و 600,000 بەرمیل کەم کاتۆ لە ئینتاجەکە لە تەزدیرەکەی ئەم ملیۆن و 600,000 ئەبێ بەشێکی هەرێمی کوردستان بیدا نسبەی لە سا 12 ئەڵێ لە ئەوەی کە هەرێم ئەیڵێ لە سا 14 ئەڵێ ئەبێ ئەمە تحملی هەرێم ئەم تحملە بکە کەواتە هەرێم لەو 500 یا 520,000 بەرمیلەی یا ئەو 443,000 بەرمیلەی کە باسەکەن ئەبێ لەوە بە ئەندازێ ئەوە ئایا هەرێمی کوردستان 250 تەسلیمی عراق بکە لەم لای شۆخۆی 200,000 بەرمیل کەم بکە کە نزیکەی 300 شتێکە هەرێمی کوردستان ناتوانێت بە هیچ شێوەیە ئیلتیزام بکە بە ئەو بڕیارەی عراق کە ئیلتیزام ناکە عراقیش ئامادە نییە موچەی باتێت بابەتێکی دیکە هەرێمی کوردستان ئەو گرێبەستانەی کە کردوێتی بەشێک لە نەوتەکەی بە دیسکاونتین کردووە بە خەسم داوەتە هەندێک پارەی وەرگتووە بە خەسم داوێتی بەڕێی پارەی پێشکی وەرگتووە بە دیسکاونتین فرۆشتوێتی ئەوە لە کۆم ئەگەر لە تەتقیقی شەریکەی دیلۆی تا سەیریکەی جیاوازی نێوان نەوتی هەرێم و نەوتی بەغدا جیاوازیەکەیان $9 بە $11 جا سەیری ئەو بەهەڕاشکردنەی نەوتکە کە حکوومەتی هەرێم کردوێتی کە وەکو ماڵی خۆیان وەکو گۆشتی خێر تەعاملیان لەگەڵ سەرچاوەیەکی سروشتیا کردووە کە مڵکی ئەوان نیە مڵکی ئەو خەڵکە ڕەش و ڕوت و هەژارەیە مەسەن وڵاتێکی وەکو سوید وەکو نەرویج نەوتی هەیە ساڵانە هەرچی نەوت ئەفرۆشێ دینارێکی ناخاتە ناو بوجەوە هەمووی داانێ بۆ سندوقی سیادی بۆ ئەوەی ساڵانە تەزەخمی ئەسعاری پێ معالەجە بکە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان ناوی حکوومەتی هەرێمی کوردستان مجموعەیەک خەڵکن کە نە شارەزایی ئیداریان هەیە نە شارەزایی ئابووریان هەیە نە شارەزایی سیاسیان هەیە نە شارەزایی علاقاتی دەولیان هەیە هیچ لەمانەیان نەکردو بۆیە سەیرەکەی ڕیفراندۆمەکەن ئەرز لە دەسەدەن نەود ئەفرۆشن سکاڵامان لەسەر تۆمارەکەن و قەرەبوومان پێکرێتەوە قەرەبووی یەکەمیان $1,980 ملیۆن بوو قەرەبووی دووهەمیان ئەوەیە کە ئێستا لە دادگاکانی لەندەنە قەرەبووی سێهەمیان فعلەن ئەوە دیسان لە دادگاکانی لەندەنە لە ڕووی ئیداریوە نەیانتوانیوە 4 دایرەی ئیتیحادی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ حکوومەتی ئیتیحادیا بکەن دوو مەتاریان هەیە نەیانتوانیوە ئەم مەتارانە ئیدارە بدەن ئەوەتانێ ڕۆژێک فڕۆکە بۆ ئەم فڕۆکەی وڵاتێک بۆ ئەم مەتار نایە ڕۆژێک لە ڕۆژان ئەوەشە بینی وەکو مەنافیزی حدودی سەیرەکەن کە قانونی هەیەی تەخسیسی ئیرادات جێبەجێکرا ئەوە ژێکە بێت لەو کێشانەی کەوا ئەبێ دەوائری ئیتیحادی سەرپەرشتی مەتارات بکەن یا لەناو مەتاراتە وجود ئەی سەبارەت بە فشار هیچ فشارێکی لەلایەنەوە بۆ ئەوەی کە ئەو پەرپارەی کە لە بەغداد دێ زۆر جار ئێستا مانگە دووە کە بزمانەکانی تر هاتووەکو پێویستیش دابەش نەکراوە یاخود لێبڕین هەبووە ئێمە زۆر جار دیراسی وەزعەکەکەین اینجا تعامل لەگەڵ قەزەکەکەین ئێمە لەبەرەوەی چۆن هەرێمی کوردستان و هەرێمێکی زۆر شپرز و زۆر بێ ئیدارەیە عراقیش بە هەمان شێوە عراقێکی زۆر شپرز و زۆر بێ ئیدارەیە زۆر جار ناوێرین خوتواتێک بنین مەسەڵەن داوای ئەوە بکەین کە هەندێ مەرجدانێ لەسەر هەرێمی کوردستان دڵنیان لەوەی هەرێمی کوردستان ئەو مەرجانەی نەبۆ جێبەجێکرێن نەجێبەجێیانەکە بۆی لەوانەیە هەندێک جار مەرجێکدانێ کە بێتە هۆی برینی داهاتێک یاخود عقوبەی خەڵکی هەرێم چونکە زۆر جار ئەمە وتراوە زیاد لە 10 کەس 15 کەس لە ئەندامانی
پەرلەمان لە فراکسیۆنە جیاوازەکان هەمیشە ئەوەیان باس کردووە عێراق دەوڵەتی ئیتیحادی تۆ موچەی فەرمانبەران بە چ مامەڵەیەک لەگەڵ سیاسیەکان ناکەی بیکە کە ئەمە زۆر جار ئەم بابەتیان لەگەڵا باسەکەین ئەڵێن ئێمە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانەکەی نەک حکوومەتی هەرێمی کوردستان چ مامەڵەیەک لە ڕووی قانونیوە لەگەڵ هەرێمی کوردستانەکەی لەگەڵ بەرپرسانی هەرێمی کوردستانەکەی ئەوە مامەڵەیەکە خۆت بیکە بەڵام ئێمە کە نوێنەری خەڵکین قبول ناکەین مامەڵەیەکی نانتەندروست لەگەڵ هاوڵاتیان بکەین بەڵام کە دێتە سەر ئەسڵی قانون ئەو کاتێک کە قانون تطبیق ناکرێت ئەڵێ نەوت بەدەست هاوڵاتیان نییە کە بینێرن ڕادستی منیکەن زەریبە و گومرگ بەدەست هاوڵاتیان نییە بەدەست حکوومەتەکەتانە بۆیە من ناچارم مامەڵەیە بکەم لەگەڵ ئەم فاکتە ئەم حقیقەتەی کە هەیە بۆیە کاتێک نەوت نانێرم منیش ناچارم کە بوجە نەنێرم موچە نەنێرم بۆیە کێشەکەی ئێمە هەرێم بووەتە لە بری ئەوەی ئەم دەسەڵاتە ببێتە چترێک بۆ پاراستنی خەڵکی هەرێمی کوردستان بووەتە بەڵا بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە بووەتە ئافات بەسەر خەڵکی هەرێمی کوردستان بەڵایەکەی لە چیدایە بەڵایەکەی لەوایە کە بۆتە هۆی بڕینی قوتی فەرمانبەران یعنی ئەگەر حکوومەتی هەرێم نەبووایە ئێمە موچەمان بە ئاسایی نەگەیشتێ ئەگەر حکوومەتی هەرێم نەوت نهێنێ و دەری نهێنێ و بە هەرزان فرۆشینەکە ساڵانی لە 2005ەوە تاوەکو 2013 موچەی هەرێمی کوردستان بڕانی بەسەر هاتووە کاک حەکیم بالعکس لە تا ساڵی 2013 کە پشتی هەرێمی کوردستان ئەدرا بە سێ وەج بە هەموو پشکەکە نێرایە هەرێمی کوردستان ئەوەی تەرخانەکرا کە لە نەفەقاتە ڕاستە خۆ بە سێ وەج بە نقلی هەرێمی کوردستانەکرا تا ئێستا کە ئاخر ڕقمی 2014 لایە 108 تریلیۆن دینار هاتوۆتە هەرێمی کوردستان لە ئەنجامی ئەوەی کەوا عێراق هەستی بەوە نەکرد کە بەرپرسانی هەرێم غەدری لێ بکەن و نەوت بە ئارزوی خۆیان نەفرۆشن و کەسە چاوەدارایەکەی نازانێ بۆیە کاتێک هەستی بەمە کرد لە 2011ەوە دەسەکرێت بەمە بەڵام لە 2013ەوە ئیجراعاتەکانەکە بۆیە زۆر جار کە باس لەم مەسەلانەیەکەین ئەڵێن حکوومەتی اتحادی بوجەی بڕی بەڵام بوو بڕی ئەبێ لەمە بپرسین کە ئەوە هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو پابندیانەی کە هەیەی لە هیچ ساڵێکا پابند نەبوو بەو پابندیانەی کە زۆر کەماوە بەس کۆمەڵە پیساریتر بە کورتی مامۆستا سەبات بۆی کە زۆر جار باز لەوە دەکەیت کە کێشەی ئەوە پەرلەمانتاران لە بەغداد لەگەڵ حکوومەتی هەرێم چییە کێشەکەتان لەسەر چیە کە زۆر جار ڕەنگە ڕوبەڕووی ناوزڕاندن و تەشیر و تۆماتیش ببنەوە حکوومەت گوێ نە بە قانونەدا نەگوێ بە دەستورەدا ئەوەی بەرژەوەندی ئەو بنەماڵە سیاسیانەی تاوێ تەنها ئەوە جێبەجێەکە ئەگەر بچووکترین پۆستێک هەبێ لە دوورترین وڵات هەرێمی کوردستان ئامادەیە بەدەیان وەفدی بۆ بنێرێ و تا معالەجەیشی نەکرد بێ زۆر جار نەگەڕاوەتەوە مەسەڵەن کاتێک کە حکوومەتەکەی کازمی تەشکیل لەبێ ئەتوانن کە وەزیری دارایی بوو دوایی توانیان بیسەپێنن بەسەر حکوومەتەکەی کازمیە کە هەمان شخص بێتەوە بە وەزیری خارجیە کە وەزیرەکانیان بەسەر حکوومەتەکەی کازمیە و ئێستا خەریکی وەرگرتنی پۆست و امتیازاتن لە بەغدا بەڵام ناتوان موچەی هاوڵاتیانی هەرێم چارەسەرکەن بۆ چونکە بەلایەنەوە گرنگ نییە هەرێمی کوردستان و خەڵک و فەرمانبەرەکانی خەڵکێک بن لە ڕەفاهیەتە مهم ئەوەیە خۆیان لە ڕەفاهیەتا بژین مهم ئەوەیە گومرگەکان بەکاربێنن و تیجارەت و قاچاقچەکەیان بەردەوام بێ مهم ئەوەیە ئەوان پاسپۆرتی سووریان هەبێ و بە دنیا بگەڕێن مهم ئەوەیە کەسابەتەکەی ئەوان تێک نەچەوە بتوانن لە وڵاتان بە کەیفی خۆیان پارەسەر بکەن مهم ئەوەیە ئەو پارەی کە بەدەستیان هێناوە لە ڕێگەی جۆرا و جۆرەوە لەوە چه حکوومەتی هەرێم و بەرپرسانی هەرێم بزان کە ئەو پارانەی نردویانتە دەرە حکوومەتی عراقی متابعی ناکە لە وتارەکەی بەڕێز دکتۆر بەرهەما کاباز لەوە کە مەسئلەی ئیستردادی ئەموالی عراقی بەشێک لەو ئەموالانە شمولی هەرێمی کوردستانەکە کە ئەو پارانە لە نظامی سوێفتا چۆتە دەرەوە کە 77 بانقی عراقی لە نظامی سوێفتا هەن $1 لە هەر شوێنێک ڕۆیشتوێتە دەرەوە منظماتی دەولی سندوقی نەقدی دەولی و بانکی دەولی و ئەو دەوڵەتانەی کەوا ئەگەر هاوکاری عراق بن ئەزان ئەو پارانە بۆ لێبڕینی موچە چ پێناسێکی بۆ دادنی ئەو لێبڕینی موچە جگەل لە لێبڕینی موچە جگەل لە دزیەکی ئاشکرا هیچی تر نییە هیچ قانونێک نییە هیچ قانونێک نییە با بڵێن ئیشارە بابەوەی کەوا ئەم لێبڕینە چاوەڕێی چاکسازی بکەین لەمانە باشکردنی موچە من لە بیدایەتی کابینەکەەوە وتم ئەمانە خەڵکی دەوڵەت مەدار نین خەڵکی دەوڵەت مەداریش نەبێ چاکسازی پێ ناکرێ زیاتر بەرەو هەڵدێریە بە زیاتر بەرەو قەیرانیە بە و خوازیارم کەم قسانەی من وانە بێ خوازیارم ئەو نەتیجانەی کە من نێڵێم وانە بێ بەڵام دڵنیام لەوەی کە ئەمانە لەسەر دەسەڵات بن
خەڵکی هەرێمی کوردستانی ساحەت ناکا لە ژێر سایانە سوپاس دەکەم. بۆیە تا زوو ئەمانە لابچن درنگ سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ